ڕێز و سڵاوبەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی یەکشەممە. سەرتاش بە سەردێڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. با ئامانجگرتنی سەدان پێگەی سەربازی لە ئێران لەلایەن سوپای ئیسرائیلەوە. راپۆرتی نێتبلاکس سەبارەت بە دابەزینی لە سەدا 54 خێرای ئینتەرنێت لە هەندێک ناوچەی ئێران. هێرش بۆ سەر قوتابخانەی بنەڕەتی شەجەرەی تەیبە لە میناب و زیادبوونی پەرستاندنی قوربانیان. دەستپێکردنی چالاکی بەرفراوانی بازگەکانی پشکنین لە ناو شار و ڕێگاکانی ئێران. و راپۆرتەکان باز لە کوژرانی سێ پاسەوانی ئەحمەدی نژات و ئەمیر حاتەمی دەکەن. با ئامانجگرتنی سەدان پێگەی سەربازی لە ئێران لەلایەن سوپای ئیسرائیلەوە. ئەرتەشی ئیسرائیل ڕۆژی شەممە نوێی ڕەشەمە ڕایگەیاند کە هێرشەکان بۆ سەر ئامانجە سەربازیەکان لە ئێران بەردەوامە و لە کامی ئەو هێرشانەدا سەدان ئامانج لەوانە سەکۆکانی هەڵدانی موشک لە ڕۆژئاوای وڵات کراونەتە ئامانج. لە بەیاننامەکەی ئەرتەشی ئیسرائیل داهاتووە کە هاوکات لەگەڵ بەردەوامی هێرشەکان سیستەمە بەرگریەکانی ئەو وڵاتە خەریکی دەستنیشانکردن و تێکشکاندنی ئەو هەڕەشانن کە لە خاکی ئێرانەوە بەرەو ئیسرائیل دەهاوێژرێن. و شایانی باسە تا کاتی ئامادەکردنی ئەم هەواڵە وردەکاری زیاتر سەبارەت بە بڕی زیانەکان، کوژرا و بریندارەکان یان ڕادەی تەواوی هێرشەکە بڵاو نەکراوەتەوە. لە بەرامبەردا دوای هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر کۆماری ئیسلامی، سوپای پاسداران ڕایگەیاند کە شەپۆلی یەکەمی هێرشی موشکی و درۆنی دژی ئیسرائیل دەستی پێکردووە. هەروەها وەزارەتی ناوخۆی ئێران باسی لە چالاکردنی تواناکانی جێبەجێکردن و پێگەێنانی ناوەندی بەڕێوەبردنی قەیرانەکان کرد. راپۆرتی نێتبلاکس سەبارەت بە دابەزینی لە سەدا 54 خێرای ئینتەرنێت لە هەندێک ناوچەی ئێران. نێتبلاکس ڕۆژی شەممە نوێی ڕەشەمە ڕایگەیاند کە داتا زیندوەکانی ئەم دامەزراوەیە نیشانی دەدەن کە دەستڕاگەیشتن بە ئینتەرنێت لە بەشێک لە ناوچەکانی ئێران لەوانە چاران تووشی پەکەوتن بووە و ئاستی پەیوەندی تا نزیکی لە سەدا 54 حاڵەتی یاسایی دابەزیوە. بەوتێ نێتبلاکس ئەم پەککەوتنە هاوکات لەگەڵ هێرشە سەربازیەکانی ئەمریکا و ئیسرائیل دژی کۆماری ئیسلامی ڕوویداوە و دەبێتە هۆی سنووردارکردنی دەستڕاگەیشتنی هاوڵاتیان بە زانیاریەکان. هاوکات میدیا ناوخۆیەکان باسییان لە هێرشی ئیسرائیل بۆ سەر ناوچەکانی تری وڵات لەوانە چەند شوێن لە ڕۆژهەڵات و ڕۆژئاوای تاران، تەورێز، بەندەر عەباس، بوشەهر، دێسفۆل، دوورگەی خارک، نەهاوەند، کەنگاوەر، ئیسفەهان، قۆم، کەنارک و لۆڕستان کردووە. هێرش بۆ سەر قوتابخانەی بنەڕەتی شەجەرەی تەیبە لە میناب و زیادبوونی پەرستاندنی قوربانیان. ڕۆژی شەممە نوێی ڕەشەمە لە ئەنجامی بەرکەوتنی موشک بە قوتابخانەی کچانی شەجەرەی تەیبە لە شارستانی میناب، ژمارەی گیان لە دەستدراوان بۆ 63 کەس و ژمارەی بریندارەکانیش بۆ 92 کەس بەرز بووەتەوە. دەوترێت ئاماری قوربانیان هێشتا لە زیادبووندایە و ژمارەیەک لە قوتابیان لە ژێر داروپەردوودا ماونەتەوە. پێشتر وتەبێژی وەزارەتی پەروەردە ژمارەی قوتابیە گیان لە دەستدراوەکانی بە 53 کەس ڕاگەیاندەبوو، بەڵام سەرچاوە ناوخۆیەکان باز لە زیادبوونی ئەم ژمارەیە دەکەن. ئەم ڕووداوە لە کاتی هێرشە موشێکیە بەرفراونەکانی ئەمڕۆ بۆ سەر خاکی ئێران ڕوویداوە. دەستپێکردنی چالاکی بەفراوانی بازگەکانی پشکنین لە ناو شار و ڕێگاکانی ئێران. ڕێکخراوی هەواڵگری سپا و ڕێکخراوی بەسیج ڕۆژی شەممە نوێی ڕەشەمە لە دوو بەیاننامەی جیاوازە دەستپێکردنی کاری بازگەکانی پشکنینیان لە ناو شار و ڕێگاکانی وڵات ڕاگەیاند و ئاماژەیان بۆ کرد کە ژمارەی ئەم بازگانە دوای سەر لە ئێوارە زیاد دەکات. لە بەیاننامەکەدا باس لەوە کراوە کە پشکنینی دانە و تونبێلەکان لە ڕێگاکانی وڵات دەستی پێکردووە و هاتوو چۆکان بە شێوەیەکی چڕ کۆنتڕۆڵ دەکرێت. لەم ڕاگەیەندراوەدا هیچ وردەکاریەک سەبارەت بە ڕێکارە پارێزگاریەکان بۆ هاوڵاتیان بڵاو نەکراوەتەوە و تەرکیزی سەرەکی لەسەر داوای هاوکاری هەواڵگری بووە لە خەڵک. راپۆرتەکان باز لە کوژرانی سێ پاسەوانی ئەحمەدی نژاد و ئەمیر حاتەمی دەکەن. کەناڵی سایبری نیوزی نزیک لە سوپای پاسداران ڕۆژی شەممە نوێی ڕەشەمە ڕایگەیاند کە لە ئاکامی هێرشا و بەشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران 3 کەس لە پاسەوانەکانی مەحموود ئەحمەدی نژاد سەرۆکۆماری پێشوو کوژراون و ئەم کەناڵە ناوی ئەو کەسانەی بە مەهدی موختاری، مستەفا عەزیزی و حەسەن مەسجەدی ڕاگەیاندووە. پێشتر ڤیدیۆی بەرکەوتنی موشک لە ناوچەی
نارمەکی تاران و دەوروبەری شوێنی نیشتەجێبوونی ئەحمەدینژاد بڵاوکرابووە. هەروەها هەندێک راپۆرت باز لە ئەگەری کوژانی ئەمیر حاتەمی فەرماندەی گشتیار تەشی کۆماری ئیسلامی دەکەن. هێرشەکانی بەرەبەیانی شەممان 9 ڕەشەمە 1440 تاوی لەلایەن ئەمریکا و ئیسرائیلەوە دەستی پێکردو لە بە دوای ئەوە ئێران ڕایگەیان کە بنکەکانی ئەمریکای لە چەند وڵاتێکی ناوچەکە کردووەتە ئامانج. هەڵوەشاندنەوە و گۆڕینی بەربڵاوی ئاراستەی گەشتە ئاسمانیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. لە دوای هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران و توندبوونەوەی گرژی ئەمنیەکان زۆرێک لە هێڵاسمە نێودەوڵەتیەکان گەشتەکانی خۆیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەڵوەشاندوێتەوە یان ئاراستەکەیان گۆڕیوە. داخرانی ئاسمانی چەند وڵاتێکی ناوچەکە بووەتە هۆی پەکەوتنی گەشتەکان. کۆمپانیەکانی وەکو لوفتهانزا، ئێر فەرەنسا و KLM گۆڕانکاریان لە گەشتەکانیاندا کردووە. هەروەها قەتەر ئێرویز، عومان ئایر، فلای دوبەی و وێرجین ئەتلانتیکیش بەرنامەی گەشتەکانیان سنووردار کردووە. داواکاری ماکرۆن بۆ بەستنی کۆبوونەوەی بەپەلەی ئەنجومەنی ئاسایش. ڕۆژی شەمان 9 ڕەشەمە ئێمانوێل ماکرۆن سەرۆکۆماری فەڕەنسا دوای بەستنی کۆبوونەوەیەکی بەپەلەی ئەنجومەنی ئاسایشی نەتەوەیەگرتوەکانی کرد. ماکرۆن لە پەیامێکدا لە تۆڕی کۆمەڵایەتیە کەس ڕایگەیاند حکوومەتی ئێران ئێستا هیچ ڕێگەیەکی تری نییە جگەل لە چوونە ناو دانوستانێکی جدی سەبارەت بە بەرنامە ئەتۆمیە موشەکیەکەی و هەروەها ڕۆڵی تێکدەرانەی لە ناوچەکەدا. هاوکاتدا شانسی ڕۆیتەرز بڵاوی کردەوە کە هەندێک کۆمپانیای گەورەی نەوت گواستنەوەی نەوتیان لە ڕێگەی گەروی هورمزەوە بە شێوەیەکی کاتی ڕاگرتووە. بەیاننامەی هاوبەشی ئەڵمان، فەڕەنسا و بەریتانیا لە ئیدانەی هێرشەکانی ئێران. بارپرسانی ئەڵمان، فەڕەنسا و بەریتانیا ڕۆژی شەمە 9 ڕەشەمە لە بەیاننامێکی هاوبەشدا هێرشەکانی کۆماری ئیسلامیان بۆ سەر وڵاتانی ناوچەکە ئیدانە کرد و داوایان لە تاران کرد کە لە هێرشی سەربازی بێ ئامانج و سەرڕۆیانە خۆ بپارێزێت. لەم بەیاننامەیەدا جەخت لە سەرپاراستنی سەقامگیری ناوچەکە و پاراستنی گیانی مەدەنیەکان کراوەتەوە و داوای گەڕانەوە بۆ سەرمێزی دانوستانەکانیش کراوە. دوایین هەواڵ بەردەوامی هێرشە ئاسمانیەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر قەتەر و ئیمارات. میدیا نێودەوڵەتیەکان ڕۆژی شەمان 9 ڕەشەمە باسییان لە بەردەوامی هێرشەکانی ئێران لە ناوچەی کەنداوی عەرەبی کرد. بارپرسانی قەتەر و ئیمارات ڕایانگەیاندووە کە چەند هێرشێکی نوێ ئەنجام درراوە. هەرچەندە بە پێی راپۆرتە سەرەتاییەکان زیانی گویانی گەورە تۆمار نەکراوە. وەزارەتی بەرگری قەتەر ڕایگەیاند کە شەپۆلی سێمی هێرشەکانیان بە سەرکەوتووی تێکشکاندووە. دانیشتوانی قەتەر دەنگی چەندین تەقینەوەیان بیستووە کە بەهۆی تێکشکاندنی موشەکەکان لەلایەن سیستەمی بەرگریەوە ڕووی داوە. بەڵێ بینەران و گەگرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانم پێشکەشکردن کات و ساتێکی باش بۆ هەموو لایەکتان.